لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 339 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين أوتوا الكتاب آمنوا بما نزلنا مصدقا لما معكم من قبل أن نطمس وجوها فنردها على أدبارها أو نلعنهم كما لعنا أصحاب السبت وكان أمر الله مفعولا. بەڕخۆشەویستان دیار لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەواتەدا بووین کە خوای گەورە سوبحانەهو وتعالە هەڕەشە لە ئەهلی کتاب دەکاتن. یا ئەیها الذین ئوتوا الکتابە، ئەی ئەو کەسانی کەوا کتابی خوای گەورەتان پێبەخشرایە لە جوولەکە و لە دیانەکان. آمنوا بما نزلنا مصدقا لما معكم. وەکو زانایان دەفەرمون بەگشتی ئەهلی کتاب و بە تایبەتیش یەهود، آمنوا بما نزلنا مصدقا لما معكم، ئیمان بینن بەو کتابەی کەوا تەصدیقی ئەو کتابەی دەکا کە بەنگۆ بەخشرایە. لەبەرەوەی فعلا هاتنی قورئانی پیرۆز تەصدیق و بەڕازدانانی تەورات و ئینجیلە و تەورات و ئینجیلیش قورئانی پیرۆز بەڕازدا دەنێن چونکە باسییان تێدا کرایە. من قبل أن نطمس وجوها فنردها على أدبارها، پێش ئەوەی کەوا کەسانێک سزا بدەین بەو شێوەی کەوا دەموچاوی مەحو بکەین بیسەڕینەوە. دیارە وەکو لەوانەی ڕابردوو باسمان لە ئاڕائەکان کرد کە مفەسیرین بە دوو شێوە لێچێت دەنەوە بەگشتی ئەو عقوبەی خوای گەورە سوبحانەهو وتعالە کە هەڕەشەی پێدەکات لە بۆ ئەهلی کتاب ئیمان بینن پێش ئەوەی واتان بەسەر بینین. دیارە تەمس بە معنای مەحو دێ واتە سڕینەوە. ئیتر ئایا عقوبەکە حسیە بە فعلی وایان لێ دەکا یاخود عقوبەتی معنەویە مامانایەکەی وەردەگیرێ. دیارە وەکو ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبی دەڵێ هەر ئاەتێک دوو مانە لە خۆی بگری مانایەکانیش دژ بە یەکتری نەبن ئەوە هۆر دوو مانە لە خۆ دەگریتن. لەبەرەوەی کەلامی خوای گەورە سوبحانەهو وتعالە هەتا بڵێ مانای فراوان دەبەخشیتن کەواتەوە لە بابەتی تەوسیع المعنای پێدەگوترێ. فعلا قورئانی پیرۆز هەموو ئەو شتان لە خۆ دەگری. ئیتر خوای گەورە بەتوانایە سوبحانەهو وتعالە بە حسی ویان لێ بکە بە فعلی ئەو خوای کە خەڵقی کردینە دەتوانی خوای گەورە سوبحانەهو وتعالە بەڵایەکی وایان بەسەربینی ئەگەر بێت و ئیمان نەینن بەو کتابەی کەوا تەصدیقی کتابەکەی ئەوان دەکا ئەوە خوای گەورە هەڕەشەیان دەکا دوموچاویان دەستڕیتەوە. دیار وەکو گوتمان حسیان بەو مانای کەوا دومچاویان دەستڕیتەوە ئەوجا فنردها على أدبارها ئەوجا وەری دەژێڕن لۆ لای پشتەوە کەواتە دموچاو دەستە پشتەوە پشتیش دێتە پێشەوە. خوا پەناماندا. دیارە وەکو کە دەڵێن مانا حسیەکەی کە زۆرێک لە زانان دەفەرمون ئەو مانایش لە خۆ دەگری. ئەدی باشە لۆ نەمان دیت خوای گەورە کەسێک وا لێ بکە بە چەند شێوەیەک زانان وەڵام دەنەوە. هەندێک لەوانە دەڵێن ئەوە لێرەدا هەڕەشە دەکا خوای گەورە سوبحانەهو وتعالە جێبەجێکردنی هەڕەشەکەی واتە ئەوەی ئیمان نەینی لە دوای ئەو هەڕەشەی کە لە قورئانی پیرۆز لە ئەهلی کتاب کرا ئەوە لە قیامەتێ خوای گەورە وای لێ دەکا کەواتە دەڵێن جێبەجێکردنی هەڕەشەکە لە قیامەتێ. هەندێکیش دەڵێن ئەوە کاتێک خوای گەورە وایان لێ دەکا کار هیچ یەک لەوان ئیمان نەینن بەڵام چەندین لەوان ئیمانیان هێنا وەکو لە یەهود عەبدوڵای کوڕی سەلام و هەروەها معلومیشە لە دوای ئەوانش هەتا وەکو ئێستا چەندین کەس لە جوولەکە و لە دیان ئیمانیان هەیە بەڵام ئەگەر هیچ کەسێک ئیمان نەهێنا بە وایانی لێ دەکرد. بە هەر حاڵ هەڕەشەیەکی خوای گەورەیە سوبحانەهو وتعالە یاخود هەندێک لە زانایان دەفەرمون لە نزیکبوونەوەی ڕۆژی قیامەت لە عەلاماتەکان نزیکبوونەوەی ڕۆژی قیامەت خوای گەورە ئەویان بەسەر دەی. بە هەر حاڵ هەڕەشەیە و خوای گەورە بەتوانایە جێبەجێ بکات لە دنیا و لە قیامەت.
و هەروە مانە معنەویەکەشی بۆی کەوە ئەن نەطمیسە وجوهەن دموچاویان وەک خۆی دەبینێ بەڵام معنەویەن ئەو ئەندامانەی کە خوای گەورە پێیانی بەخشیە لە بۆ دیتنەوەی حەق و بیستنی حەق ئەو کارەیان پێ ناکرێ واتەوای لێدێ خوای گەورە بڕیاریان لەسەر دەدا کەوا چاوی حەق نەبین گوێی حەق نەبیستی فنەڕودها على ئەدبارێ ئیتر دەگەڕێنەوە بەرەو پشتەوە بەرەو کوفر دەگەڕێنەوە ئیتر ئەوەش مانە معنەویەکەیتی و هیچ وەکو گوتمان هیچ مانعیش لەوەی نییە کەوا هەردوومانە لە خۆی دەگری کە خوای گەورە بەو شێوە هەڕەشەیان لێ دەکا یان ئەوە تا خوای گەورە ئەو نەلعنەهم کەما لەعەنە ئەصحاب السەبت وەکو زانان دەفەرمێ لێرەدا ئەو مانعی خولووە واتە یان وایان لێ دەکەن یان وایان لێ دەکەین لا يخلو من أحد الحالين أو كلتا الحالتين کەواتە یان وایان لێ بەسەردەینین کەوان تەمسی وجوهیان دەکەین دەیسڕینەوە یان وەکو بەمانە معنەویەکەش کلێکمان داوە یان لعنەتیان لێ دەکەین وەکو لعنەتمان لە ئەصحاب السەبت کرد یان ئەو تا هەردووچیان بەسەردەینین لا يخلو من أحد الحالين أو كلتا الحالتين دیار أصحاب السبتیش خوای گەورە سوبحانه وتعالى لە قورئانی پیرۆز وەکو لە سوورەتی ئەلبەقەرە ئیشارەت پێداین و هەروە لە سوورەتی الأعراف بە تەفسیلتر باسییانی کردێ ئەوانیش طبعا یەهود بوون جوولەکە بوون کاتێکەوە خوای گەورە سوبحانه وتعالى وەکو شەریعەتێک لەسەریانی دانا کەوا ڕۆژانی شەموو دەبی تەفەڕغ بکەن لە بۆ عیبادەت بە هیچ شێوەیەک هیچ کارێکی دنیەوی و کەسابەتێک ئەنجام نەدەن ئیتر کاتێک کە ئەوانیش هەستان بۆی کە حیلەیان کرد لەگەڵ ئەو شەریعەتەی خوای گەورە سوبحانه وتعالى وەکو لە سوورەتی الأعراف بە پشتیوانی خوای گەورە کە بگەینەوە بە تەفسیل باسی دەکەین ئیتر حیلەکردن لەگەڵ دینی خوا لەگەڵ شەرعی خوا بەمانای حیلەیە لەگەڵ خوا سوبحانه وتعالى حیلەش لەگەڵ خوا ناکرێ سوبحانه وتعالى لەوەی خوای گەورە ئاگادارە بەوەی کە لە ناو دڵ و دەروونەکانە لە نەتیجەدا خوای گەورە سوبحانه وتعالى لعنەتی لێکردن وەکو لە جێگای دیکە باسی دەکا وەکو لە سوورەتی ئەلبەقەرە و سوورەتی ئالی عیمران بۆی کەوە قلنا لهم كونوا قردة خاسئين ببنە مەیمونی زەلیل ئیتر بەو شێوەیان بەسەر هات کەواتە با لەوەی بترسێن ئەهلی کتاب و بەتایبەتیش جوولەکە ئەگەر ئیمان نەینن دموچاویان مەحو بکەین بە حسی یان بە معنەوی یاخود بە هەردوو شێوە یان لەوەی بترسێن کەوا لعنەتیان لێ بکەین چمان بەسەر ئەصحاب السەبت هینا ئەوهان لێ بەسەر بینین لعنەتیان لێ بکەین دووریان بخەین لە ڕەحمەت خۆمان و بەو شێوە سزایان بدەین وكان أمر الله مفعولا فرماني خواي گەورە سبحانه وتعالى لفرمان كونيكاني مفعولا واتجه بجێ دەبی هیچ هێز و توانا و دەسەڵاتێک نییە بەرەنگاری فەرمانی خوا بیتەوە سبحانه وتعالى لەبەرەوەی خوای گەورە العزيزة غالبة خواي گەورە سبحانه وتعالى هیچ کەسێک نییە بتوانی بەرەنگاری ویست و مەشیئەتی خواي گەورە بیتەوە سبحانه وتعالى کەواتە بەڕاستی و هەڕەشەیەکی زۆرتون دەخوا پەنامان بدە لە بۆ ئەهلی کتاب لەبەرەوەی ئەوان علمیان پێ هەیە خەبەریان پێدرایە کاتێکەوە ئینکاری دەکەن بەڕاستی تاوانی وان گەورەتر لە تاوانی مشریکێکی تر کەوا هیچ علمی پێ نییە و هەردووشیان لە نەتیجەدا مشریکن پاشان خوای گەورە دەفەرمی إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء خوای گەورە سبحانه وتعالى بە سیغەی بابنين غائب وصفی خۆی دەکا ئەوەش هەر سیغەکە و یاخود شێوازەکە لە شێوازەکانی تعظیم بە گەورەزانینی خوا سبحانه وتعالى خوا سبحانه وتعالى يخبر عن نفسه باز لە نفسی خۆی دەکا بە سیغەی غائب دەفەرمی بێگومان الله لا يغفر أن يشرك به بە هیچ شێوەیەک لە هیچ کەسێک خۆش نابی شەریکی لۆ بڕیار بداتن واتە شەریکی لۆ بڕیار بدا و بەردەوامیش بی لەسەر ئەو شیرکە هەتا دەمری کەسێک لەسەر شیرک بمری مەحاڵە خوای گەورە لێی خۆش نابی سبحانه وتعالى وەکو لە چەندین ئایەت و لە چەندین فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو حەقەتە دووپات بوویتەوە إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار لسورة المائدة هذا فرمي ببێگومان هەر کەسێک شەریک لە بۆ خوای گەورە بڕیار بدا و لەسەر ئەو شیرکەش بمری خوای گەورە بەهەشتی لێ حرام دەکا جێگای مانەوەی هەتایە جەهەنەمە خوا پەناماندا کەواتە إن الله بێگومان الله سبحانه وتعالى لە کەسێک خۆش نابی شەریکی لۆ بڕیار بدا و لەسەری بمری کەواتە ئەوە باز لەو کەسانە دەکاتن کەوا شەریکی لۆ بڕیار دەدەن لەسەریشی دەمرن
تەوبە ناکەن ئیتر مەسیر و ئەوەکەی بابڕێ سەرنجامی ئەوەی کە خوای گەورە لێی خۆش نەبێ کە لێش خۆش نابێ مەسیری جەهەنەمە ويغفر ما دون ذلك لمن يشاء بەڵام لە خوار شرک لە مەشیئەتی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە کە لێی خۆش بی زا لێرەدا کە گوتمان واتە کەسێک شەریکی لۆ بڕیار بدا بەردەوامیش بی هەتا مردن بەڵام ئەگەر شەریکی لۆ بڕیاردا بەڵام دواترێت تەوبەی کرد پێشەوەی بمری بەتەئکید إن الله يغفر الذنوب جميعا کەسێک بە تەواوەتی خۆی لە شرک و هەروە لە گوناه و تاوانەکان داڕنی بە تەواوەتی هاتە سەر عەقیدەی تەوحید و یەکتاپەرستی دیارە سەحابە خوان لێ ڕازی ئەغلەبیان کە پێش ئەوەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم لەسەر شرک بووینە بەڵام دواتر بە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بیستنی دعوەی حەق ئیمانیان هێنا وازیان لە شرک هێنا و بوونە ئەو موحیدەی کە خوای گەورە لێیان ڕازی بوو کەواتە لێرەدا باز لەو مشریکان دەکات کەوا بەردەوامن لەسەر شرک خوان هەتاوەکو دەمرن خوای گەورە لێیان خۆش نابی بەڵام لە خوار شرک هەر کەسێک لەسەر هەر تاوانێکی دیکە بمری غەیری شرک نەک غەیری شرک لە خوار شرک چونکە بێزگە لە شرک کوفریشمان هەیە کوفری جحودمان هەیە ئەنواعی کوفرمان هەیە ئەوانەش هەر لە مستەوای شرکن هەر کەسێک لەسەر کوفر و لەسەر شرک بمری خوای گەورە لێی خۆش نابی بەڵام لە خوار شرک هەر گوناهێک بکە هەرچەندە کەبیرەش بیتن لە غەیری کوفر و شرک ئەوە ويغفر ما دون ذلك لمن يشاء احتمالی لێخۆشبوونی هەیە احتمال لێخۆشبوونی ئەگەر خوا مەشیئەتی لەسەر بی جا لێرەدا تەماشا بکەین لمن يشاء کەواتە لە خوار شرک لەسەر هەر گوناهێک بمری بەبێت تەوبەکردنیش تۆن ئەوەی تەوبە دەکا ئەوە ڕەجاوە خوای گەورە تەوبەی قبول دەکە بەڵام بەبێت تەوبەش لەسەر هەر گوناه و تاوانێک لە غەیری شرک و کوفر بمری ئەو کەسە ئەوە لە مەشیئەتی خوایە وەکو اعتقاد ئەهلی السنە و جەماعە لە مەشیئەتی خوایە ئەگەر خوای گەورە إن شاء عذبه وإن شاء غفر له ئەگەر بێوێ خوای گەورە عەزابی دەدا لە قەدەر تاوانەکەی وەگەر بشێوێ لێی خۆش دەبێ بەبێ عەزاب جا لێرەدا مانای ئەوە نییە کە ئینسان بێمنەت بی بەرامبەر بە گوناه نا لەبەرەوەی خوای گەورە دەفەرمی لمن يشاء کەواتە چێ دەزانی داخوات لەو کەسانەی کە خوا ویستی لەسەر گوناهەکانت عەزابت نەدا چێ ئەو زەمانەتە داتێ خوای گەورە سبحانه وتعالى مەشیئەتی مطلقی هەیە سبحانه وتعالى ئەو مەشیئەتەشی ئەو پەڕی علم و حکمەتی تێدایە کەواتە ئینسان پێویستە بترسێ ڕاستە کاتێکەوە لە شرک نەجاتی بۆ و لەسەر عەقیدەی تەوحیدە ڕاستە ئینسانە و معەڕەزە بە دافعی نەفسی ئەممارە بالسوء و بەفیتی شەیطان گوناه و تاوان دەکا بەڵام زۆر مهمەکەوە مصر نەبی لەسەر ئەو گوناهی تەوبە بکە و پەشیمان بیتەوە ئەگەر نا لەسەر ئەو گوناهی بمری لەوانەیە لەو کەسانە بی کە خوا مەشیئەتی لەسەر کە عەزابی بدە چونکە لێرە نافەرمی لێیان خۆش دەبی دەفەرمی مەشیئەتی لەسەر بی لێیان خۆش دەبی کەواتە وەکو گوتمان عەقیدەی ئەهلی سونە و جەماعە ئەوەیەکەوە إن شاء عذبه وإن شاء غفر له فهو في المشيئة کەواتە لە مەشیئەتی خوایە خوای گەورە مەشیئەتی لەسەر بی لێی خۆش دەبی خوای گەورە مەشیئەتی لەسەر بی عەذابی دەدا بەڵام مادام مشریک نەبووە لە قەدەر گوناهکە عەذابی دا و عاقبەتی بەرەو بەهەشتە بەڵام یەک لەحزەش چوونە ناو جەهەنەم زۆرە خوا پەنامان بدە کە ئینسان پێویستە ئاگادار و هەروەها دڵمان زۆر بەوەی خۆش نەبی وەڵا ئەمە مادام لەسەر عەقیدەی تەوحیدی هەرچ گوناهێک بکەین وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای زۆر جوان ئەو بابەتەی ڕۆن دەکاتەوە دەڵێ زۆر جاران هەیە ئینسان کاتێک کە گوناه دەکات نەتیجەی گوناهکردن گوناه تەوبەی لەسەر نەکەی بەرەو گوناهی گەورەتر سەردەچێشی عقوبەی گوناه یەک لە عقوبەکانی هەروەکو عقوبەی چاکە یەک لە پاداشت یعنی پاداشتی چاکە ئەوەیە کە یەک لە پاداشتەکان لە دنیا خوای گەورە موفق دەکات لە بۆ چاکەی گەورەتر بەڵام عقوبەی گوناهیش یەک لە عقوبەکانی لە دنیا ئەوەیە کە تەوبەی لەسەر نەکەی خوای گەورە سبحانه وتعالى یارمەتی و تەوفیق خۆی لێت دەچێشیتەوە تووشی گوناهی گەورەتر دێ کەواتە وەکو ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێتن ئەو کەسێک کەوا گوناه دەکا مصر لەسەری و تەوبە ناکا لە نەتیجەدا دەکەوتە ناو دەریای شرک هەستیشی بەخۆی نەکردێ دەکەوتە ناو دەریای شرک لە ناو دڵ و دەرونی ترسان لە غەیری خوا پەیدا دەبی کەوا شرکە لە ناو دڵ و دەرونی خۆشەویستی غەیری خوا دروست دەبیتن کە بەڕاستی خۆشەویستی وەکو عبودیەت و بەنداتی ئەو پەڕی خۆشەویست پێویستە لە بۆ خوابی ئەو لە بۆ غەیری خوا پەیدا دەکەوە تووشی شرک بووە
إلى آخره کەواتە بەو گوناه و تاوانەکانی کەوتیتە ناو چەندین دەریای شرک بەبێ هەستی بەخۆیکم لە نەتیجەدا خوای گەورە لێ خۆش نابی والعیاذ بالله کەواتە ئەو بابەتێکی زۆر مهمە ئینسان پێویستە ئاگادار بێ ومن يشرك بالله فقد افترى إثما عظيما هر کەسێک شەریک لە بۆ خوا بڕیار بدا والعیاذ بالله ئەوە فقد افترى إثما عظيما ئەوە ئیفترای گوناه و درۆیەکی زۆر گەورەی کردێ لەسەر خوا چونکە وحدانیەتی خوا سبحانه وتعالى ئاتەکانی شەرعی و ئاتەکانی کەونی هەمووی شاهێدن لەسەر خوای گەورە تاک و تەنیایە هەر کەسێک شەریکی لەو بڕیار بداتن لە پەروەردگارێتی یان لە پەرستراوێتی یان لە ئەسما و صیفاتی ئەوە گەورەترین درۆی ئەنجامدا گەورەترین ئیفترای کردیە والعیاذ بالله فقد افترى إثما عظيما کەواتە بەڕاستی پێویستە ئاگادار بین خۆمان لە شرک و لە پێداویستەکانی شرک بپارێزین تاوەکو لەو کەسان نەبین کەوا والعیاذ بالله خوای گەورە بە هیچ شێوەیەک لێیان خۆش نابیتن و لە پاشی شرکیش خۆمان لە هەموو گوناه و تاوانەکان بپارێزین و ئەگەر هەر گوناهەتشمان کرد پێویستە زوو بگەڕینەوە زوو تەوبە بکەین پەشیمان ببینەوە تاوەکو لەو کەسانە بین کەوا بەڕوەچی سپی دەگەڕینەوە خزمەت پەروەردگار وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون